و پرۆژەیەکە ڕاستە بەرهەمهێنان نییە بەڵام کاریگەری و بۆ ژێرخانی کارەبا بۆ استراتیژی کارەبا پرۆژەیەکی چارەنووسسازە بۆ داهاتوو دیارە کێشەی فۆتانی تەزووی کارەبا لە نێوان شارەکان چارەسەر دەکا و هەروەها جێگیربوونی کارەبا چارەسەر دەکاواتە ئەم بەرزوو نزمی دەتوانی بڵێ سەقامگیری بۆ کارەبا دەهێنێتەوە لەلایەکی کەش کێشەی نێوان گواستنەوەی شارەکان چارەسەر دەکا. جەنابەت ئاماژت پێدا کە دووەم پرۆژەیە بەڵام بەو مواسەفاتە یەکەم پرۆژەیە لە هەرێمی کوردستان دەمەوێت ئەوە بۆ مێژوو بڵێم لەگەڵ دەست بەکاربوونم لە سنووری قەزای چەمچەماڵ برای بەڕێزمان کاقوبات هەمیشە هاوکار بوو و کۆمەڵک کێشەی ئیداری دارایی هەروەها کۆمەڵاتیش لەو سنوورە هەبوو لەسەر ڕاستپاردەی برای بەڕێزمان کاقوبات بەدەیمەوە هاتین لە ڕێگەی ئیدارەی ناوچەکە و لە ڕێگەی ئیداراتی ناحیەی تەچی و کەساتەکان هەمیشە ئاگامان لێبوو پێش تەواوبوونی چەندین جار سەردانمان کردوون کێشەکانیمان بۆ چارەسەر کردوون بۆ ئەو مەبەستە کاقوبات هەمیشە هاوکار بوو.